لە ساڵی 1920 حکومەتی عەرەبی عێراقی کە لەژێر ڕایەی ئینتیدابی بەریتانیا بوو لە 1920 نادی زانستی داخست. ئەم نادیەی کەوتم بۆ بڵاوکردنەوەی عەلەمانیەت لە کوردایەتیەکی عەلەمانیەت بوو لە سلەیمانی یان لە ناو ناوەندی ڕۆشنبیرانی کووردا دایخست لە بەرەو سەیری کرد زۆرینەی ئیلتیماس زۆرینەی ئەرز و حاڵ خۆی عەرض و حالە یعنی نیشاندانی حاڵەت کە هەیە بەڵام ئیتر لە کوردیا بووە بە ئەرز و حاڵ یعنی عریزە شەر خۆی بریتێ لە عریضە یان مەزبەتە هەر مەڵبەتەیە ئیلتیماسات هەر داواکردنە ئەمانە بەڵام چونکە زاراوەیەکی سیاسی بوون و چەسپا بوون بە فکر و سیاسەتی ئەو سەردەمەوە ئیلتیماساتێکی زۆر نووسرا بوو بۆ عوسبەت الئومەم. عوسبەت الئومەم دەستگایەکی نێودەوڵەتی بوو دوای شەڕی جیهانی یەکەم دامەزرا لە ساڵی 1948 نەما لەبەرەوە لە شوێنی ئەوان نەتەوە یەکگرتوەکان کە دروست بوو ئێستا کە بانکیمۆن سەرۆکایەتیەکە. لە 1926 شەش پەرلەمانتاری ئەو کاتەی کوردەکان کە لە بەغدا بوون هاتنەوە لە کەرکووک دانیشتنیان کرد و مزەکەرەیەکی نهێنیان نووسی خۆی کۆبوونەوەیەکی نهێنیان کرد مزەکەرەیەکیان نووسی بردیان بۆ عەبدولموحسین السەعدونی سەرۆکی حکوومەت تیان نووسرا بوو کە ئێمە بەو مەرجە هاوکاری جەناب دەکەین و تەئیدی حکوومەتەکە دەکەین کە بڕیارەکانی عوسبەت الئومەم ڕاپەڕێنیت. بڕیارەکانی عوسبەت الئومەم برایانی بەڕە زۆر مهم بوون بۆی هەمومان لە بەرچاومان بێ ئەم زوڵمە لە کوێوە لەسەر کورد هەر بەردەوامە و کە ئێستا پێمان ڕەوا نابینن کە شتێک بە کوردی خۆمان پێیان زۆرە کە ئەگەر بێت و لە بەردەستمانە هەبێ و بینوسی. ساڵی 1925 وەختە کە ڕازی بوون بەوەی کوردەکان بلکێن بە حکوومەتی عێراقیەوە عوسبەت الئومەم داوای کردبوو کە حکوومەتی عێراقی ئەبێ زمانی کوردی بە زمانێکی ڕسمی بناسێنە لە کوردستانە و لە پەرلەمانی عێراقیشە قسەی پێ بکرێ وەکو ئەوەی کە ئێستا ئەمە وتم 1925 وت ئەمەی ئێستا 2007 یعنی ئێمە دوای 82 ساڵ هاتووینەتەوە سەر ئەو چوارگۆشەی یەکەم کە یەکەم خانە یەکەم بەردمان تیا جوڵاندوو. هەروەها لەو سەردەمی 1925 ئەڵێ پێویستە هەموو مەسئولینی لیوا کوردەکان کورد بن. ئەوە ئێستا کە هەمووی کوردن بە قووەتی خوێن و دەسەڵاتی خوێن و دوای ئەو ئینسیحابە بوو کە سەدام حوسێن بە ئیدارەی کوردیەکەی کرد لە 91 بۆی کوردەکان تێگبەر بن و لە یەکتر بدەن. هەروەها ئەو کاتە داواکە ئەڵێ پێویستە یەکێک لە جێگیری سەرۆک وەزیران کە سێ جێگیری هەبوو کورد بن کە لە حکوومەتی مەرکەزی بەغدادا ئەنیشن. ئەمانە هەمویان ئەم خاڵانیان ئیمزا کردبوو ڕازی بوو بن بەوە. دیسان لە لایەکی تر هەرچەندە لە ساڵی 1926 دا ڕێکەوتنێکی نێوان ئینگلیز و بەریتانیا یعنی نێوان عەفوەن ڕێکەوتنێکی نێوان ئینگلیز بەریتانیا و عێراق هەبوو کە بۆ ماوەی 25 ساڵی تر ئینتیداب هەبێ. ئەوەش وەکو یاسای نەوتەکە وایە کە ئێستا جۆرج بۆش لەسەری سوورە کە لە مەدای 50 ساڵی داهاتووە لە 1960 نەوتی عێراق بڕوا بۆ ئیدارەی جۆرج بۆش کە خۆیان هەموو کۆمپانیاکانە بن بەڕێوە هەروەکو ئێوەش دەزانن هاڵبێرتۆن عملاقترین زەبەلاحترین کۆمپانیای نەوتی جیهانە مدیری تەنفیزیەکەی بریتیە لە جێگرەکەی جۆرج دەبلیو بۆش کە دیکچینیە. لەو سەردەمەشا وابوو ئەیانەویست بەریتانیا ئەیویست هەرچۆنە بێ لە عێراق ئینسیحاب بکە. ساڵی 1929 حیزبی عومال هاتبوونە سەر حکم ئەم حیزبی عومالێک کە ئێستا گۆردن براون هاتۆتە سەر حکم کە تۆنی بلێر پێشتر حاکمی بوو. ئەیانویست بە ئەو 25 ساڵە مسۆگەری کەن کە چی لە عێراق و بۆیانە چێ سەروەت و سامانەکە وەریەگرن. دیسان لە چواری 1927 دا حکوومەتی عێراقی و بەریتانی پەیمانێکی تری نوێیان هەر ئیمزا کردبوو کە بەریتانیا ڕاستپاردەیەک عریزەیەک بداتە عوسبەت الئومەم کە عێراق لە ساڵی 1932 دا وەربگرێ وەکو ئەندامی ئەو نەتەوە یەکگرتوانە ئەو عوسبەت الئومەمە بەڵام بەمەرجێک بەریتانیا ڕازی بوو بێ. ئەم دێڕەی ئەخیری کاڵێ بەڵام بەمەرجێ بەریتانیا ڕازی بوو بێ کێشەی دروست کردبوو لە نێوان بەریتانیەکان و عێراقیەکانە حکوومەتی مەلیک فەیساڵ.
يعني حكومة عبد المحسن السعدون ودولة عراق بسروكايتي ملك فيصل. چونکە عراقیەکان پێیان وابوو ئەمە بڕگەیەکی زۆر زاڵمانەیە، ئێمە 25 ساڵی تریش ئستعمار قبولکەین، دوای ئەوە ئەنجا هەر ڕازی بینەوە بەوەی ئەگەر ئەوان لە عوسبەت الئومەم وتیان لێیان ڕازی نین دیسان ئینتیدابەکەمان لەسەر تازە بکەنەوە. ئەمە بەڕاستیە بە زوڵمێکی گەورە ناتوانین ئەوەش دیسان تەحملکەین بەسەریا، کێشەیەکی گەورە لەسەر ئەوەوە ڕوویدا بوو. ئەوەش دیسان بە سەبەبی ئەوە بوو کە عێراقیەکان هەستیان پێکرد، ئەیانوت ئێمە لایەنی مالیمان زەعیفە، ناتوانین تەحملی ئەو هەموو شتە بکەین ئەو داواکاریانە، بە تایبەتی کە پێمانەوترێ ئەبێت تەجنید بە خورتی بێ، واتە بە زۆر موالید بگیرە و بکرێ بە سەرباز. حکومەتی عراقی ئێمە ئەو هەموو پارەیەمان نییە بیکەین بە موچە و مەسروفی ئەو هەموو سوپایی کە خەڵکی لە موالیدەکانەوە بۆمان دێ. ئەوەش بزانن برانی بەڕێز، زۆر جار ئەم بیرخستنەوە یاکەم، ئێستا کە سوپای ئیحتیلالی ئەمریکی داوای تەجنیدی ئیجباری لە عێراقیەکان ناکات لەبەر ئەمنیەتی ئیسرائیلە. نایەوێت سەر لە نوێ جێشێکی زۆر گەورە لەم عێراقی عەرەبەیە دیسان دروست بێتەوە عمقێکی تری ئەو کەسانێک کە دژی ئیسرائیلە وەستنەوە. ئەو نایەوێت ئەمە بکە، ئەجنا ئەمەشیانە کرد بە تەجنیدی ئیجباری وەکو جارە. خاڵێکی تر ئەوە بوو کە ئەیانوت ئەبێ ئیمزایەکی نوێ سەر لە نوێ لەسەر پەیمان و ڕێکەوتنی نامەیەکی تری نوێ بکرێتەوە دەربارەی مالیەی نێوانی هەردوولە. بەریتانیا چیمانەداتێ پێمانە فرۆش، ئێمە بە چەند ساڵی دەینەوە، دوایە پێویستە ئێمە لەم کۆی لە ڕزگار بوونەی خۆمانە تا چەند ساڵ پێویستە بڕی چەندیش بدەین. بەریتانیا تەبەن هەر ئەویست هەڵی لوشێ، هەروەکو ئێستای احتیلال. هەروەها حکومەتی عراقی بە تەکید ئەوەی ڕەفزە کردەوە کە ئێمە قبول ناکەین لە ساڵی 1930 لە 1920 لەگەڵتانە ئیمزاکەین و دوای لە 1952 پێمان بڵێن ڕازینین ئینتیدابێکی تر بکرێتەوە، یعنی دوای 25 ساڵ معاناتەکە. لەبەرەوە ئەمانەوە لە ساڵی 1932 بێمەرجی بەریتانیەکان ئێمە ببینە ئەندام لە عوسبەت الئومەم، بەڵام با ئیتیفاقە کەشمان تا 25 ساڵەکە هەبێ. لەم کاتەیە ئاڵوگۆڕانێک لە طبعاً ڕوویدا، هەم لە بریتانیا حیزبی عومال هاتنە سەر حکم کە خواخوایان بۆ ئەوانش و دیموکراتیەکانی ئێستای کۆنگرسی ئەمریکیان ویست زوو لە عێراق دەرچن و ئەو تەکالیفەی لە سەریانە، ئەو زەختە زۆرەی لە سەریانە، لە ڕووی معنەویە وەکو ئیستعمار، لە ڕووی مادیشەوەکو ئەو هەموو تەکالیفەی کە سەربازیان پێویست بوو لەوێ بێ و لێیانە کوژرا، پێویستە زووتر لەوە ڕزگار ببن. بۆیە سەر لە نوێن نووری سەعی پەرلەمانێکیکەی دروست کردەوە، هەروە حکوومەتێکی تر تەشکیل بوو کە جعفەر پاشا، جعفەر عسکەری بوو بە سەرۆکی حکوومەتەکە، هەروەها بوو بە وەزیری دیفاعی بە شێوەیەکی موقەتە و کاتە جەمیل مەدفەعی بوو بە وەزیری داخلیە کە ئینسانێکی حاقد بوو لەسەر کورد، و ساتع الحوسەری کە وەکو مێشی العەفلەقە لە ڕوحی قەومیەتی عروبە و عەرەبیەتیدا بوو بە وەزیری تەربیە و تەعلیم لە عێراقا. ئەوەش کێشەیەکی گەورەی نایەوە بەرامبەر بە ئەمین زەکی بەک کە ئەو کاتە نوێنەری تەعلیمی کورد بوو لە پەرلەمانی ئەو کاتەی بندەستی ئیحتیلالی ئینگلیزی